بینەرانی عزیز سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش ئێواری سلێمانیتان پێشکەشەکان بە میوانداری مامۆستا ئاوادە بوو بەکر بە ڕێزیان نووسەرن ئەمڕۆ لای ئێمە میوانە گفتوگۆکەین لەبارەی ژیان و بەرهەمەکانی نەجمەدینی مەلا. مامۆستا گیان بەخێر بێ. زۆر سپاس بۆ تۆش. مامۆستا زۆر باسی نەجمەدینی مەلا ئەکرێت کە بە ڕێزیان حوجرەیەکیان هەبووە، زیاتر لە 7,000 کەسی فێری خوێندەواری کردووە، لەم حوجرەیە کردوێتی بە کتێبخانەیەکیش کە لەو سەردەمەیە زۆرێک لەو خەڵکانی کە خوێندەوار بوون سوودیان لە بەرهەمەکانی ئەو بەڕێزە و مامۆستا بەڕێزە بینیوە. پێم خۆشە سەرەتای پرسیارەکەم لەوە دەست پێ بکەم، ئەگەرنەوە کە لەسەر تابلۆیەک لەسەر دوکانەکەی نووسراوە ئەگەر ئەتەوێت ڕزگارت بێت لە نەزانی ئەی ڕۆح زوو بە زوو خۆت بگەێنە قوتابخانەی کەشتی نوح. مەبەستە ناونانی کتێبخانەکەی بە کەشتی نوح چی بووە؟ وەک ئەمما ناگادارین کە کەشتی نوح لەلایەن پێغەمبەر نوحەوە درودی خوای لەسەر بێ مرۆڤایەتی لەو سەردەمایە ڕزگار کراوە. پێم خۆشە بزانم خۆت زیاتر بۆم باسکێ بزانم ناونێنانی کتێبخانەکەی بە کەشتی نوح بۆچی ئەگەڕێنیتەوە؟ سەرەتا زۆر سپاس بۆ ئەم بوارە. سپاس بۆ تۆش. خۆشحاڵ زانم کە ئەمڕۆ لە شوێنێکی ئاوا پیرۆزە باسی کەسایەتێکی شاری سلێمانی بکەین کە لە یەکەم ساتی ژیانیەوە لە بنەماڵێکی ئاینی کە هاتووە تا ژیانەوە ئاوێتەی ڕۆحی بۆ کە خوێندەواری بەردی بناغەی سەرکەوتنەکانی هەموو کۆمەڵگایەکەم. نەجمەدین مەلا کاتێک باسی شاری سلێمانیەکەین ئەڵێ شاری سلێمانی پایتەختی ڕۆشنبیریە. نەجمەدین مەلا یەکێکە لەو خشتانە، یەکێکە لەو بەردانەی کە ئەم پایتەختەی پێ دروست کراوە. ئەگەر نەجمەدین مەلا دەربێنین لە سلێمانی کلێنێکی گەوراکەوێتە ئەم پایتەختەوە. نەجمەدین مەلا سەرەتای تەمەنی ژیانی خۆی هەروەکو هەموو مناڵێکی تر لەگەڵ دایکی و باوکی و ئەمانەیە لە بنەماڵێکی ئایندۆست و خوێنەوار هاتوۆتە ژیانەوە و ئیشی کردووە و پێگەیشتووە تا ئەوەنەی زمانی تورکی و فارسی و عەرەبی و کوردی زانیوە بە باشی ئیشی پێکردووە، چونکە هەموو ڕۆشنبیرەکانی ئەو ساڵانە ئەم زمانانەی بۆیە بزانیە بۆی بتوانێت هەموو کتێبە تورکیەکان و هەموو کتێبە عەرەبیەکان و فارسیەکان ئەمانە بخوێنێتەوە. سەرچاوەی ئەوان لەو سەردەمەدا ئەگەر کەسێکی شارەزای ئەم هەموو زمانە ئەبوو بەدەر لەوەی کەوا ئەو معریفەی لە دەوروبەری هەیە کۆمەڵێک زانیاری لە زمانەکانی تیژە وەرگرت لە ڕێی کتێب و ڕۆژنامە و گۆڤاڕۆژتەکانی و کەوتەوە. نەجمەدین مەلا کەسێک بووە توانیوێتی بە شێوازێکی وا ژیان عاشقی ژیان بێت، ژیانی وا خۆش بوێت. ئەم عاشق و خۆشەویستیە چۆتە ناخیەوە تەنها بۆ خۆی نەبووە، ڕەنگی یاوتە لە کۆمەلگاکەشیە. ئەو زانستەی کە بۆ خۆی پێی خۆش بوو حەزی کردو بیگەێنێ بە هەموو کەسانێکی تر. لێرە نەجمەدین مەلا قسەیەکی زۆر جوانی هەیە، ئەوەی مرۆڤەکان جا ئەکاتەوە لە هەموو ئاژەڵان تەنها خوێنەواریە. لە خوێنەواریە ئێمە ئەتوانین بگەینە هەموو ئەو زانستانی کە مەبەستمانە. نەجمەدین مەلا سەرەتای تەمەنی خۆی وەکو لاوێتی وەکو کۆمەڵ کەسی تر نەکبەتی ئەو کاتی کوردستان زۆر بۆ بەڕشانەوە و بە شەڕی ناوخۆ و بە شەڕی شێخ و دەرەبەگ و ئەمانە و دوای ئەویش جەنگی جیهانی یەکەم و برسێتی و یعنی زۆر لە خەڵکێکی سلێمانی تیا چوون، زۆر لە خەڵکێکی دەوروبەری سلێمانی بەهۆی ئەم کارە ساتانەوە تیا چوون. ئەمە وای کردووی نەجمەدین مەلا وەکو نخبەیەک دەربچێت لە سلێمانیە. کاتێکیش کە گەشتوتە تەمەنی لاوێتی لەگەڵ کۆمەڵی خەڵکە ئیشی کردووە، ئەتر گەشتوتە ئەوەی کەوات ئەمانە هەمووی ئیشێکی ڕۆتینی و کات بەسەربردنە. کاتێک کە مرۆڤەکان کۆچی دواییەکەن ئەمان لەگەڵیانە تەواو ئەبێت ئەی بەوەی بمێنێتەوە. ئێستا نەجمەدین مەلا 62 فاتی کردووە، بەڵام ئەوە تا 2022 مە هەر باسیەکەین. مرۆڤەکانی ئەو کاتە هەوڵیان ناوە لە دوای نەمانیان کەسایەتیان ناویان ئیش و کارەکانە بە زیندوی بمێنێتەوە، نەمریە بۆ ئەو زاتە بە پیرەمێردەوە بە گۆرانەوە بە بێکەسەوەمانە. ئەوان جویان ناوەتە ژیانێکی ئاوا ڕەفاهیەت بێت، هەوڵیان ناوە ژیانێک بژین ڕەبەنی بێت، چۆنەڵێ سەڵتی بێت، بەڵام درەوشاوە بێت، بەڵام نەمر بێت. کەسێک وەک ئەحمەدی شێخ لە کێکەوە وەفاتی کردووە، چەنەها کاک ئەحمەدی شێخی شار هاتۆ دوای و چەنە ئەحمەد ناوی ژاتووە، کەس باسی ناکات بۆچی باسی ئەوە کات، یا بۆ ئیسلامەکە جوان ژیاوە یا بۆ نەتەوەکەی جوان ژیاوە. نەجمەدین مەلا جوان بۆ نەتەوەکەی ژیاوە، بۆ ئێستا ئێمە و دوای ئێمە چەنها خەڵکی ترێ باسی نەجمەدین مەلاکە. بۆ ئەمە بەستە نەجمەدین مەلا لە ڕانیە بێت، لێ وەزانە بێ، وەزان ئەو شتەکانە کێشێت. فاتمە ناوێک ناسێت، فاتمە ناوش کەسێکی ڕۆشنبیر و تێگەشتوو بووە، لەگەڵ خۆیان ئەیهێنێتەوە بۆ سلێمانی کە ئیشەکەی ئەوی تەواو بێت. مناڵێکیانە بێت
ئەو کاتە هاو سەرگیری کردووە ئەو کاتە لەژێر پردەکەی ئێستای سلێمانیە دوکانێکی درێژی بەکرێ گرتووە نیوی بۆ ژیانی خۆی بووە نیوەشی بۆ خوێنەواریکردنی ئەو خەڵکە بووە لە ڕۆژنامەی ژیانی ئەو کاتیان نەگژێ ژیانە ڕێکلامێکی بڵاو کردو دەکەوان نەزبەدی مەلا خەڵک فێری خوێنەواریەکە ئەمانە لێرەیە زەمانێکی پێچووتی کچێکیان بۆ کچەکە ئەو کاتە نەبوونی و ناڕەحەتی و ئەمانەوە فاتی کردووە مەلا فاتمەش فێری ئەم ژیانی ئەم نەبووە بەجێ هێشتۆ گەڕاوەوە بۆ ڕانیە نەزبەدی مەلاتر لێرە قەلەندەری هەڵبژاردووە کە بەڵام لەگەڵ قەلەندەریەکە بە بەردەوامی خوێندوێتیەوە بە بەردەوامی بەسەر هەموو ئەو گۆڤارانەی کە ئەو کاتە دەچۆ ڕۆژنامە دەچوە خوێنەواری هەبوو شتی خوێندێتەوە ئەمە وای لەم پیاوە کردو کە تەنها دانەنیشێت بۆیە هاتووە لە سابونکەران خانوویەکی تری بەکرێ گرتووە کرێکی بووە تا ئەو ڕۆژەی مەدیشەر کرێکی بوو بەداخەوە ئێمە هەموو کەسە زانست و ڕۆشنبیر و ئەدیبەکان هەر کرێکی بە خۆشمانەوە لێرە نەزبەدی مەلا هاتووە چی کردووە ئەم بۆکو یەکێک لە وەسپەکانە باز دەکات 3 مەتر بۆ 4 مەتر پێشیکەی بووە بۆ ناوەش 12 مەتر درێژ بووە ئەتو کاتژ ئێستا کارەبا و ڕووناکی و شت نەبووە تاروکی و نوتوک بووە تر ئایا بە چیەک ڕووناکی کردی بێتەوە لێرەیە ئەم ڕێکلامی لە ڕۆژنامەی ژینە بڵاو کردوێتەوە لە ڕۆژنامەی ژینە ئەمەی نووسیوە لەگەڵ ڕسمێکی خۆیان ڕسمەکە بەدەست کراوە سکێچێکە ئەگەر دێ ڕزگاری بێ لە نەزانی ئەی ڕۆح ینی ڕۆحی مرۆڤەکان وەختێک ڕزگاری بێت کە خوێنەوار بی زوو بە زوو خۆت بێنە قوتابخانی کەشتی ناوی ناوە کەشتی نوح هەموو شارەزایەوەیکەوە لە مرۆڤایەتیا ژیا بێت زرنگ بوو بێ ئەزانێکەوە نوح عەلەیهی سەلام بۆی مرۆڤایەتی جادی گەشە بکاتەوە بەڵام لە بیئەیەکدا لە ژینگەیەکی ترا دوای تۆفانەکە کۆمەڵی خەڵکی لەگەڵا بوو کۆمەڵی گیان لە بەرانی لەگەڵا بووە ژیان دەستی پێکردوێتەوە لە کێوی جوودیەوە کە بڵین شوێنی ئێستای کوردستان ئەگرێتەوە جاتی مرۆڤایەتی دەستی بە ژیان کردوێتەوە نەزبەدی مەلا ئەم بیرۆکەی هێناوە بۆ خۆی کە لە سلێمانیە بتوانن نوح ئاسا جارێکی تر ژیان بکاتەوە بەریەو خەڵکیە ئەڵێ 100 کەسێ بگرتە یەک کەسیان خوێنەوار نەبوو ئەو کەسانی کە دەریش چوو بوون لە شەڕی ناوخۆ و لە گرانی گەورە و لە ئەو بینی ئەم هێزانەیە هەمینە خوێنەوار بوو خەریکی بژێوی ژیان بوو ئەگەر مەلایەکە بگرتایە کۆلکە مەلایەکەت بگرتایە ڕەنگە خوێنەوارێکی سادەی هەبووە تاو بەڵام ئەمانە نوخبە بوون دەرچوون لە هەموو قەیران و ناڕەحەتیانە بۆیە لێرە ئەم قوتابخانەیە کاتەوە قوتابخانەکەشی شێوازێکی سادە بووە ڕەنگە لەسەر تەنەکەشدا نەنیشت بن دۆشەکێکی پێ بۆ قوتابیەکە و لەسەر عەرزەکە دانیشتووە تەختەکەش ڕەنگە بەم شێوازە نەبوو بێت ئێستا من لە خزمەت مامۆستایەکە بووم لە کوڕەداوێ ئەڵێ ئێمە قەڵەم و تەختە و دەباشیرمان نەبوو بە چیرکە لە سەربانەکان پیتەکانمانە نووسی و شەمانە نووسی لەسەر قوڕڵەوانەیە لەسەر سەربانی و کە فێری خوێنەواریمانەکردن نەزبەدی مەلا لێرە لە قوتابخانەکە کۆمەڵی خەڵکی فێری خوێنەواری کەسێ باش پێک هاتبوون بەشێکیان ئەوانە بوون لە کۆتاییە ئەوانە بوون کە لە مەکتەب ئەیان خوێند بەڵام وەزیان باش نەبوو چۆن دەورێکی تەقوی ئێستا هەندێکیان ئەهاتن خوێنەواریان هەبوو بەڵام ئەیانت فێریشتی زیاتر بن هەندێکیان ئەوانە بوون کاسبکارانە بوون کە ڕۆژ مەجالیان نەبوو شەویش ئەهات ئەیان خوێن چونکە بۆ ڕۆژەکە پێویستیان پێ بوو کابرا بەقاڵ بوو جوتیار بوو هەر شتێک بوو ئەوە شتێک زانستیە بووە ئەوەی لە قوتابخانەکە ویژە خوێنرا تەنها پیت و وشە لەگەڵ کۆکردنەوە لێ دەرکردن باوەڵین ڕاضیاتا بووە ئیشی ڕۆژانەی پێڕای ئیشی ڕۆژانەی خۆی پێڕایکردێت زیاتری نەویستەوە کابرا بەڵامی تر کە نەزبەدی مەلا توانی ئەم ئیشە بکات ئەو قوتابیانە 6500 کەس بە پێ ئەو سیزیلی لە بەردەستی خۆیان بووە توانیوێتی ئەم خەڵکە بە شێوازێکی وا پێ بگەن ئەم فکرێشی ئەم بیرۆکەش لێ چۆ وەرگرتووە نەزبەدی مەلا حەلەبی بینیوە بەغای بینیوە ئەستەمبوڵی بینیوە دیمەشقی بینیوە هەموو ئەم بیرۆکانەی هێناوەتەوە لە قوتابخانەیەک لە ماڵێکی سابونکەرانە ئەمەی کردو بۆچی سابونکەران چونکە ئەو کاتە زۆربەی خەڵکی سلێمانی لەو سنوورەیە بوون ئەوە نەبوو لە شوێنەکانی تەوە ئێستا شارفراوان بێ و ئەمانە یعنی لە گەڕێکێکە بستا بۆ گەڕێکی تر ڕەنگە بە چەندین کیلۆمەتر بە چۆڵەوانیان ڕۆشن جاچیتە ئەو شوێنە شار فراوان بوو کە شار فراوان بوو نەزبەدی مەلا بیری کردەوە شێوازێکی نوێتر لە خوێندنا بەکات ئەتر ئەو کاتە ئەوە بۆ حکومەتی بەریتانی هاتە ناو سلێمانیەوە ڕۆژنامەی هێنا گۆڤاری هێنا چاپخانەی هێنا نەزبەدی مەلا لێرەیە پێشەوەی ئەمانە دروست بێت هەموو کورد باشە هەموو شاعیرەکانی کورد هەموو کەسانی کە ئێستا ئەدیبن و کوڕە و کوڕەزایان هەیە و شانازی بە باو باپیرانەکە شاعیر بووە هەمیان قەرزای نەزبەدی مەلا هەر هەمویان بۆچی نەزبەدی مەلا هاتووە شەوانە بە قەلەندەری ئەگەر زستان ببێت بەتانیکی یاوە بەخۆیە بزانێت چێ دەست کرۆ بە نووسین چەندین کەشکۆڵ ناوینەوە کەشکۆڵ
چەندین شعری شاعیرەکانی پاراستووە باش. ئەوی لەبەر دەستا بێزار لە 1200 شاعری لە دوای لە ژینە بڵاو کردو. باش مامۆستا لێرە ئەو دووەسیانم ببوورە ئەوەی کەم بە پرسیارێکی تر پێم خۆشە پێش پرۆگرام باسی شتێکت کرد کە وتت کاتی خۆی کە نەجمەدینی مەلا گەنج بووە لەگەڵ کۆمەڵە لە هاوڕەکانیە چون بۆ سەر کەبری سەلاحەدین و ئەیوبی لەبێ شتێک ڕوویەوە پێم خۆشە خۆت باسیکەی ئەوە کە ئەوە بۆتە سەرچاوەیەک و ئیلهامێک بۆ ئەوەی نەجمەدینی مەلا ببێت بۆ نەجمەدین مەلایی کە ئێستا هەموو کورد شانازی پێوە هەموو شتێک پاڵنەرێکی هەیە بەڵێ هەموو کارێکی جوان پاڵنەرێکی هەیە من لە ساڵی 99 بوو لە هەفتەنامەی پاشکۆی عێراقا یەک بابەتی نەجمەدین مەلام بینیت لەو کاتۆ عاشقیان پیاوە بوو ئەویش فەرهەنگەکەی بوو کە وشەیەکی بە وشەیەکی تر تعبیر کرده بوو بۆ نمونە ئەیگو ئەستێرە بزماری ئاسمان باشە تێنێ بە هەموو چەند هەفتە و چوار وشی ئاوا لێک گابەوە من لەمەوە حەزم کرد بزانم ئەم پیاوە کێیە نەجمەدین مەلا لێرەیە بیرۆکێک لای دروست دەبێت ئەو کاتێکە لە حەلەبە بێت لە دیمەشق بێت ئەتر ئایا بە دوای نانە ئەڕوات بە دوای هەشتێکە ئەڕوات ئەچێتە ئەوێ کاشێتە وێ لێ کابراایکی توژە بێ کابراکە پێڵێت ئێوە چینەڵی ئێمە کوردی تەمان بە زمانی فارسی قسەی کردو بە تورکی قسەی کردو بە عەرەبی قسەی کردووە زێوانەکە بەلایەوە سەیری دۆچی دیوەڵا من کوردم دیرە شۆ هاتی ئەو کاتۆ کێسەر عێراق و ئێرانوانە نەبوو سنوورە هەولێتی لە سلێمانیەوە هاتوون عەسڵ کوردی بەڵێ عەسڵ بۆ کوێچی ئەچم سەردانی قەبرەکەی سەلاحەدینی ئەیوبیەکەی کابرا لە قسێکی زۆر جوانە عەنێ بە زەنگێکی هۆشداری بۆ نەجمەدین مەلا ئەڵێ هەموو عەرەب لە سایەی سەلاحەدینەوە پێگەشتن کە کورد بووە بەڵام خۆی کورد نەیتوانی لە سایەی سەلاحەدین نەجمەدین لە سەرای سەلاحەدینی ئەیوبیەوە پێ بگات ئەڵێ ئەم قسەی وای لێ کردم بیرم کردەوە هاتمەوە ئەو شەوە لەسەر شۆستە خەوتم لەسەر جادە خەوتم کابرای ترم توش بوو تی تۆ کە ئەم هەموو زانست و زانیاریت پێ بۆ ناچی لە شارەکەی خۆتا شۆڕشێکی ڕۆشنبیری بکەیت وتی من هاتم دژی چەک وەستامەوە دژی خەڵک وەستامەوە دژی نەزانین وەستامەوە بەچی بە قەڵەمەکەم و بە نووسینەکەم نێتێکم هێنا ئەو نێتم کە هێنا تا ئەو ڕۆژەی وەفاتی کرد تا ئەو شەوەی وەفاتی کرد ئەمە ژیانی نەجمەدین مەلا بوو کۆڵی نییە کۆمەڵەشت ساردی نەکردەوە توێکڵە شووتیان تێگرت ساردی نەکردەوە مناڵ بەربارانێکە ساردی نەکردەوە بەداخەوە لەم سلێمانە قسەی سارد و سووکیان دواخست ساردی نەکردەوە بەڵام بە بەردەوامیشتی بۆ ژینگان نووسی بە بەردەوامیشتی بۆ گیان لەبەران نووسی بە بەردەوامیشتی بۆ وشارکردنەوەی مناڵان نووسی مناڵانی کە هاتنە لای خۆی کاتێک کە ڕۆژنامەی ژین کەوتە ئیش بە فرسەتی زانی هەموو ئەم بابەتانی خۆی لە چەند گۆشەیەکە بڵاو کردو گۆشەیەکی هەبوو ئەفوماوەسا پێشەوەی باسی گۆشەکانم بۆ بکەی باسی ئەوت کرد کە مامۆستا نەجمەدینی مەلا هەمیشە باسی زۆر لەسەر ئاژەڵ و سروشت زۆر قسەی کردو لەسەر ژینگە باسێکی ئەومان بۆ بکە گەڕنەوە کە ڕەشماڵێک لە ناو ماڵەکەی نەجمەدین مەلا بە حوکمیەوەی کەوا زۆر لە ژینگە و ژین چونکە تەوازنی ئەم ژیانە ژینگەیە ئەم ژینگەیە کە کۆمەڵێک شت تایەتی کۆمەڵشتی ئەفیاوتە ژینگەکە تەوازنەکەی تێگەچێت لێرە هەوڵی ئەوە یەکێ لە شیرۆکان ئەیژێردە سوچەڕە یعنی کە ئەو کاتە کابرایەک بووە سوچەڕێکی پاراستووە ئەم سوچەڕەکە پاراستوێتی دەرگای خێر لەم کابرایە کراوەتەوە ئەمە یەک دوو پشیلەی هەبووە حەتان سەگیشی هەبووە ئەمانە لای ڕوونیان نەبووە لای نەجمەدین مەلا خواردنی یاونەتیە بەڵێ لەگەڵ ئەوەیە ئەو کاتە خەڵکی سلێمان هەمی بە ئاماژار بووە با ئێمە نەڵێن تەنها یەکێک و دوان وسیان سلێمانی چونکە وردە وردە جاتی دەستی کردەوە بە گەشەکردن بۆچی چونکە شەڕی یەکەمی جیهانی بڕستی لێبڕی بوو پیرەمێدی شاعیر لێوە هاتۆ فلان کەس لێوە هاتۆ جاری تر شۆڕشێکی ڕۆشنبیریان حەبسەخانی لێوە فلان کەسی ئەمەی کردو حەبسەخانی نەقی بۆمانە دەستێکی خێرخوازیان دروستکرد لەم شارەیە شاریان بوژاندەوە یعنی لە کەوتنەوە هەڵیانسانەوە حتا ئینگلیزەکان کاتی خۆی کە هاتوون دە سلێمانی یەکێک لەو کارەکەزۆنانی کە کردیانە بەداخەوە شەمحەمەی خاڵ بازەکە لە هەمان کاتیشە لە کتێبی فەرهەنگی قوتابخانەی ئەوقافە فهرست مەخطوطات مەکتەبەت ئەوقاف بازەکات لە بەرگیەکە ئەڵێ ئینگلیزەکان کە هاتنە سلێمانی چوونە مزگەوتی گەورە کام کتێبەی زۆر باش بوو کام کتێبی زانیان دانسقی خۆ ناشان زانی بیخوێنەوە بەزڕیان کۆمەڵە خەڵکی پێشیان کەوتبێ هێنایان لە مزگەوتی گەورە لە حەوشەکە دایاننا شەمحەمەی خاڵی حتا بوو بە خۆڵەمێش خۆم بە دیارێ وەستام سووتانیان بۆ چونکە بدەوێت تۆ شتێک دروستکەی جار لە پێش ئابێت تدمیری ئەو کۆمەڵگایە بکەیت ئەگەر بدێ خۆشت دروست بکەیتەوە ئیشەکەی ئەوان ئیشی شتێکی لە مەغۆڵەکان کەمتر نەبووە کە کتێبەکانیان کردن ئەنجا لێرەیە نەجمەدین مەلا بۆ ئەوەی
پارسەنگی لەگە ئەو کۆمەڵ خەڵکە پارسەنگی ئەمە هەمووی باتەوە هاتوو ئەمی کردووە مامۆستا ئەحمە بەڕەحمە بێ دەڵێت کەرتێکیان لە خزمەتیان دانیشت بووین ئەحمە قەرەداخی لەمای وەفاتی کە درود بۆ ڕۆحیانتی هەر هەمویان ئەلێ کە دانیشت بووین سیرماکە قاپێک دانراوە قاپەکە دوو پەتی پێوەیە و درێژ بۆ سەقفەکە لێمان پرسی ئەوە چییە؟ وتی وەڵاوە شەو ناشەوێک ڕژمارێکیەت لە سەقفەکەەوە ئەتێ منیش تریتم هەبێ یا ماستم هەبێ یا نانی خواردن هەرچیەکەم هەبێت یەکەم ئەو قاپەوەی پەتەکە ڕاکێشم تا لە سەقفەکە توم نەبێ مارەکە تێری لێ خۆ ئەڕوات هەڵێ ئێمەتمای بۆ نایکوژی وتی حتا کورد خەیاڵی لای کوشتن و بڕین بێ قەت هیچی بە هیچ نابێت یەکێ لە قسەکانی تریشی ئەوەی نەسبەتی مەلاڵی ئێمە بە بەردەوامی زیمۆکانی خۆمانە کوژین کە ئەژمرەی پەرستین ئەوە شکردە بووم بە پرسیارێک دوای پرسیاری ئەوە ئێمە چۆن مردوو کوژی زیندوو پەرستین زیندوو کوژی زیندووکانمانە کوژین کە مردیژەی پەرستین بەداخەوە بەڵام ئێستا ئەو شار ناومان تا ئێساش هەر بێت ئێستا تۆرە شارێکی ئەحمەد موختار چاپ بخوێنەرەوە پندێکی پیرەمێت بخوێنەرەوە کە لە 1920 نووسیوێتی ئەڵێ بۆ ئەمڕۆی نووسیوە ئەزانی بۆچی کورد عەقڵەتی نەگۆڕاوە تەنها کەسەکان دەموچاوەکان گۆڕاوە تا ئەمە دروست نەبێت سلێمانی گۆڕانکاری و کورد گۆڕانکاری بە خوێ نەبی نەسبەتی مەلا لە سەرەتای ژیانیەوە کە لێران لێ نووسێتی قوتابخانی کەشتی نوح هەوڵیا ئەمە بکات کاتێکیش کۆمەڵە زانست و کۆمەڵە خەڵکی تر هاتوونتە سلێمانی سەردانی ئەم پیاوەیان کردو بزان ئەم پیاوە چییە چی سلوفاکی هاتوون و فەڕەنسی هاتوون و خەڵکی تر هاتوون ئەمانە ئینگلیزەکانن کاتون ئەمە چی سلوفاکی هاتوون خەڵکی لێوە هاتوون ئەم پیاوەیان بەسەر کردوتەوە ئێمە ئەگە کۆمەڵی خەڵکمان هەبێ خەڵکی بۆ لامە بگە کۆسک عەرەب قسەیەکی لە فاقد الشەیء لا يعطيه نەسبەتی مەلا خۆی کۆمەڵەشتی پێ بوو خەڵکە هاتن بۆ لای لێرە نەسبەتی مەلا توانی ئەم شۆڕشە ڕۆشنبیریە بکات لە شوێنێکی تەسک و تەنگ و تاریکە عەلی کەمال بەڕەحمەت بێت لە سەردانێکا بۆ سلێمانی کەیێتەوە سەیرەکات ئەم پیاوە ئاوا لا نەواز و بێوەزع و ئەمانە بڕیارەیە هەموو حوجرەکەی با بڵێن هەموو ژوورەکەی بۆ نۆژە نەکاتەوە ئەم 12 مەترە ڕەنگە 4 مەتری دانابێ بۆ قوتابی 4 مەتری دانابێ بۆ ژیان و پێویستیەکانی خۆی ئینجا لێرە قوتابێک گەورەکان هاوکاری مامۆستا نەجەدید مەلایان کردو بە ئاوهێنان و بۆ پاکردنەوەی ئەو ناو ئەمانە ئەتر شێوازێکی وای دروست کردو لە ناو حوجرەکە لە ناو قوتابخانەکەیە جیاواز بە لە حوجرەکانی مزگەوت و جیاوازیش بۆ لە مەکتەب بە شێوازێکی وا ئیشی کردو ئەم خەڵکە سوودی لەبینە بە پێ عەقڵەتی ئەو خەڵکە پرۆگرامی خوێندنی یاونەتێ مامۆستا لەوەی باست کرد کە زیاتر لە 6500 قوتابی سوودیان لەم پرۆگرامەی مامۆستا نەجمەدینی مەلا وەرگرتو و فێری خوێندەواری بوون ئەو پرسیارە لام دروست بوو بزانم ئەو کەسانە باست کرد کە سێ جۆر خەڵک بوون کە لە بەیانیەوە مامۆستا ئەم ئەرکی ئەوەی هەبوو کە ئەمانە فێری خوێندەواری بکە بزانم هیچ ئافرەتێک ینی مافی ئەوەی هەبوو کە خۆی فێری خوێنەواری بکە ئەو کاتە بۆ پیاویش عەیب بوو بخوێنێت نەخوازە لە ئافرەت بەڵام نەجمەدیمان لەیەکێک لە گۆشەکانی ژینە باز دەکات باسی ئافرەتێک دەکات کە لە رووسیا کورد دەتوانیوێتی لە کەناڵێکا دەربکەوێت بەرنامەی پێشکەشکات وای کردووە ئافرەت بێتە پێشەوە حتا یەکێک لەو گۆشانەی کە هەی بۆ گۆشەی مەتەڵ باسی گۆشەکانیشمان بۆ لە گۆشەی مەتەڵا یەکێک لەو کەسانی کە مەتەڵەکە ئەباتەوە ئافرەت بووە یعنی لە خەڵکی سلێمانی کە بەشداریان کردو بۆ وەڵامی تەمان ئەم مەتەڵەکەی داناوە بە شعر دایناوە بۆ ئەم مەتەڵەمان 6 پیتە پیتی سێهەم و چوارەمیە کاتە ئەوە پیتی یەکەم و حوتەمیە کاتەوەگە هەر کەسێ زانی ئەمە چییە خەڵا دەکرێت یان جاریوا بۆ پاندارێکی شیفەر بۆ کەو کاتە زۆر دەگمان بۆ یا کتێبێکی مێژووی کورد و کوردستان بۆ یا کتێبێکی عەلادین سەجادی بووە ڕشتەی مرواری ئەمانە یەکێک لەو هینانە کە سەرکەوتنی بەدەستێناو یەکەم بۆ دوایی تیر پشکی بۆ کراوە ئافرەتێک دەرچووە ئەمە خوێنەواری بەڵام ئەمە لە کۆتایی 58 و 59 60 ئەوانەیە لە سەرەتایانە لە سەرەتایە ئەگەر یەکێک بیخوێندایە عیبە بوو یان گۆچی دەرسی شەیتان فێرە بێت بەڵام نا پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ طلب العلم فريضة على كل مسلم ومسلمة لەسەر چەند لەسەر پیاوە من لەسەر ئافرەتە بەڵام بەداخەوەتێ کۆمەلگاکە ئەو کاتە وای خواستووە تەنها ئافرەت جارێ ئیشوکارەکانی ماڵکە و کوڕ بخوێنی و پیاو بخوێنی و پیاو لایەنێکی کۆمەڵایەتی بگرێت ژنی دانی کۆمەڵی بە هەردووکیان بتوان کۆمەلگاستنەوە ئەمە کولایەنی ئەوەی کە ئافرەت بەشداری کرد بێت یاننا مامۆستا باسی گۆشەکانم بۆ بکە کە ئەو کاتەن مامۆستا نەجمەدینی مەلا چەند گۆشەیەکی هەبووە لە گۆڤاری ژینە بزانم گۆشەکانی
باسی یەکێکیانت کرد کە مەتەڵ بۆ گۆشەکانی دیکەی چی بوونوە لە چەند بابەت لە چەند ڕۆژنامە و گۆڤاری تر لەو سەردەمە شتی نووسیوە زیاتر ئەو بابەتانە چی بوون کە زیاتر احتیمامی پێیاون؟ من سەردانێکی بنکەی ژینم کە مامۆستا سەدیق و مامۆستا ڕەفیق لە پستای ئەو بەشن دەستیان خۆش بێت بەڵێ توانیان خۆشبەختانە دەستنووسەکانی مامۆستا نەجمەدی مەلا لای خۆیان بپارێزن لەگەڵ چەندەها دەستنووسی تراکێک لەوانەیە کە من چوومە خزمەتی مینای شکستەیە کە سێ بەرگە یەکێک لە بەرگەکانی تەنها تەرخان کردو بۆ شیعرەکانی پیرەمێردی شاعیر پیرەمێرد لەوێڵێت ئەیات و دەست خۆڵێ بەسەریا بچۆرەوە نەجمەدی مەلا ئەیات و لە بەستای بەسەرکە بەسەریا چێتەوە پیرەمێرد هینێکی بۆ نووسی پێشەکێکی بۆ نووسێ ئەڵێ نەجمەدی تۆ پیاوەتێک لەگەڵ منان کردووە لەگەڵ سەری منان کردووە سەری من شایسته ئەوە نەبوو کە تۆ لەگەڵیا کردوتە ئەڵێ پەتی سێداری تورگویستی بمخنکێنێت ئەمە لە کتێبەکەشتا ئاماژە پێ کردووە هەتا پیرەمێرد خۆی لە پێشەکیان نووسیوێتی ئەڵێ سەری من ئەوە بەهای نەبوو پەتێکی تورکیا بیخنکێنێت هاتمەوە سلێمانی لە جەژنی نەورۆزە خوادنمەیە بە خەڵک یاپراخمەیە بە خەڵک ئاوە ڕمایەوە سدارەکەم دزرا بوو کە سەری بەدەست مناڵێکەوە بۆ ئەیفرۆشت کابراایەک ئەیگو 5 ڕوپیا دەیەمێ ئەمێگو بە 2 ڕوپیا حتا سدارەکەی سەریشم شایەتی سەری من نەبوو 2 ڕوپی ناکرد تۆ مەگە سەری منان کردووە دانێک تریشان باس دەکات ئەڵێ ئەمە گەورەترین پیاوەتیە کە تۆ لەگە منا کردوتە هاتووی هەموو شعرەکانی منە نووسیوەتەوە لە مینای شکستەیە یەکێک لە کەشکۆڵەکانی تریشی سۆزی نیشتیمانە یەکێکی تریان ئەوراقی پەرێشانە شەوێکی بەکرە جوۆیە کۆمەڵێک ئەمانەی نووسیوەتەوە بڵێن بەڵام ئەم بەو شێوازە نووسیوێتەوە کەوا شعری ئەم شاعران نەفەوتێن چونکە ئەو کاتە چاپخانە نەبووە کە چاپخانە نەبووە ئەم پیاوە هاتوو ئەمانە شعرەکانی زێوەر شعرەکانی حەمدی فایق بێکەس حتا فایق بێکەس خۆمە کۆن نییە بەڵام شعرەکانی ئەم پیاوە کۆی کردێت و ئیشی بۆ کردووە ئەمانە بوون بە هۆکارەوەی کەواز بۆ چەند ساڵێک دوای ئەوە کە چاپخانە دروست بوو سلێمانی زیاتر گەشەی کردووە بەڕووی خەڵکی ترا کراوەتەوە لێرە ئەم هاتووە بۆی ئەمە جاتن نەفەوتێتەوە هەر لە چوارچەوەی دەستی ئەم و ئەوان نەبێت یا لە لای خۆی نەبێت یاتوی لە ژینە بڵاوی کردوێتەوە هەفتە نامەی ژین ئەو کاتە ئەحمەد زرنگ لێ پرسراوی بووە پیرەمێردی شاعیرتر لە 1950 وفاتی کردووە ئەحمەد زرنگ پیرەمێردە ئەمە هاتووە چی کردووە چەند گۆشەیەکی هەبووە ئەم بابەتانی لای بووە بڵاوی کردوێتەوە یەکێک لەو گۆشانە شعر و شاعیرانمان شعر و شاعیرمان 1200 شاعری باس کردووە بە کۆن و تازەوە یعنی باسی شاعری واکە باسی ئافرەتی واکە شاعیرە بووە شعری هەبووە لەگە کورتێک لە ژیانەکەەوە شعرەکەشی بەشێکی تریان گۆشەی مەتەڵ بووە هەفتانە مەتەڵێکی داناوە چێ وەڵامەکەی بزانێ خەڵات دەکرێت بەشێکی تریان چیرۆکی مناڵان بووە ئەم چیرۆکە یا خۆی فکرەکەی بۆ دروستی کردووە یا لە زمانی فارسی و تورکی و عەرەبی وەری گێڕا بۆ سەر کوردی ئەمەش زیاتر ڕاستە بۆ مناڵانی نووسیوە بەڵام غیر مباشر بۆ گەورەکانیشی نووسیوە ئەم چیرۆکانە 121 چیرۆکی لێرە گێڕاوەتەوە نەگنەوە چیرۆ 121 چیرۆکی هەیە دوای ئەوە لە ڕۆژە چ ڕووداوێک بوو بێ لە سلێمانیە یا چ کەسێک وەفاتی کردبێت یا چ کەسێک بیرەوەرێکی خۆشی بوو بێت لێرە ئەم باسی کرد یەکێک لەوانەیە کە باسێکە گەڕانەوەی بارزانی نەمرە گەڕانەوەی چوار شەیدەکەیە گەڕانەوەی تر بەم شێوازە هاتوو لێرە کە بڵین باسی کردووە بابەتی ڕۆژ چی هەبووە بێخود مردووە شێخ سەلام وایە و شێخ سەلام ساڵیادێتی ساڵی دووهەمێتی یا کۆمەڵی کەسی زانا و دانە کە کەس ناوی نەبیستون ئەم لە بابەتی ڕۆژە بڵای کردەوە گۆشەیەکی تری هەبووە گۆشەی فەرهەنگ بووە لەم فەرهەنگەیە 5 و 6 وشەی نووسیە و لێکی داوەتەوە حتا خەڵک دوای ڕخنیان لێگرتووەمانە بۆ من لە شوێنێکاناڵێ کفتە تۆپی جەهەنەمە تۆپی بەهەشە شتێکی وایە ئەتە خەڵکی قسەیان لەسەر کردووەمانە تا ئەخیرە وازی لەم گۆشەیە شێناوتەم گۆشەی تا 74 وشەی جیا کردوێتەوە شتێکی خۆش یانی شتێکی کردتەن ئامێزە ئەو کاتە لە ڕۆژنامە گۆڤارەکانە شتیوا هەر نەکراوە نەبووە ئەم پیاوەی هێناوێت شتێکی زۆر نوێگەری بۆ نوێگەرێکی باشی کردو یەکێک لە گۆشەکانی تی کە نسبەتیمەنە زۆر بە وردی ئیشی لەسەر کردووە هێشتنەوەی توراسی ئەم سلێمانیە بووە بۆ نم باسی قشڵەکەکە ئێستا کەس لێم نازە قشڵەکە لە چای سلێمانی بووە باشە باسی ڕاپەڕینی بەدەرکی سەراکە ڕەنگە ئێستا خەڵکێک نەزانێت چی بووە زۆر شتی جێڕاوەتەوە نسبەتی مەلا یا زۆر کەسایەتی باس کردووە ئێمە نەمانزانێت چیە ئێستا لایەنێکی شاراوەی نالی باس کردووە لە نالی وەختی خۆی کە چۆتە تورکیا لەوێ ژنێکی هێنا ناوی سورەیا بووە سورەیا کاتێک کە نالی مردووە هەموو کتێبەکانی نالی سووتاندووە
ئەنج چۆن ئەم دیوانە کۆ کراوەتەوە لە هەندێکی کە من چوومەتە لای دۆست و برادەر و ئەحبابی نالی ئەم شعرام جایەتی کۆ کردو نووسیمەتەوە ینی حتا شاعیرە کلاسیکەکانیشمان خەرزای نەزبەدین مەلان ئەم گۆشانەی وا لێ کرده بوو برێوێکی باشی یابوو بە ڕۆژنامەی ژین هەندێک خەڵک هاتن گلەیان لێکوتیان قۆنتەراتی کردو ئەوە تێ حەسیەک دەرەچێ هەر نەزبەدین مەلای ئەمانە ئەو دیوانانەشی کە نووسیوێتی ئەوەندەی بیسبێت مخوێن بێتمەوە لەسەری ئەو کەسانی کە نەیناسی بن بە پارەیەکی ڕەمزی زۆر کەم و ئەو کەسانشی کە ناسیونی وەکو هەدێک یعنی ئەو ئیشانی خۆی ئەمەیان چییە کۆمەڵی لە زانایان و لە ئەدیبان و ڕۆشنبیران ئەتێکە چۆنە لە چەند ساڵێتە چوونە پێشەوە قەدرێ پیاوەیە زانی سەردانیانە کرد کە سەردانیانەکە حەزیانەکە پارەی بێنێ دەستگیرۆیی بکە ئەم خۆبۆڵی ناکرد ئەگو با کورد نەڵێن کورد سوال خەڵک کورد پارە خۆشەویستە ناچار چیان یانگومان مۆسا کە شکۆڵێکمان بۆ بنووسەرەوە بای چەندێ پارەکە دەینێ ئەمی حسابی مرەکە بوو حسابی کاغەزەکەی کرد دەیگو بۆ منە باە 9 دینارە ئەمان هاتین دیناریکیانە کە شکۆڵەکان لێ وەرەگرت یان ڕۆژنامەی ژینی لا بوو بە ئیشتراک یا بە خەڵکی تر یان کۆمەڵی کتێبی ئەکڕێەوە ئەیفرۆشتەوە بە کۆمەڵی خەڵکی تر بەدەر لە ژین مامۆستا نەزبەدین مەلا لە شەفەقا بابەتی بڵاو کردوێتەوە هیوا ڕۆژنامە گۆڤاری هیوا هەبوو پێشبڕکێکی ساز کرد شێ بتوانێت جوانتری شعر بنووسێت نەزبەدین مەلا لەسەر گوڵ و گوژوگیای و سلێم کوردستان یەک شعری زۆر دوور و درێژی داڕشت دوایە کە لیژنەکە سەیرانکە و نەزبەدین مەلا دەرچوو شاعریش بۆ نەزبەدینی مەلا یەکێک لەو شعرانەی کە زۆر معجەبم پێی باسی چنارەکات دارچنار یەکی کتێلەوانە بنوا باسی نەورۆزە کە لە 1950 لە ئەم شوێنەی ئەی خوێنێتەوەمە کاتی ئەو شعرێکی خوێنێتەوە لێرە نەزبەدین مەلا شعرەکە لە بەیان لەسەر وەزنی شعرەکەی پیرەمێرد دایناوە لە بەیانی بوو لە خەوەستان کە سەیرم بە فرباریوە ئەم لەڵێ بەیانی بوو لە خەوەستان کە سەیرم کرد نەورۆزە دروشمی کووردە بچین بۆ لایەکتر جەژنە پیرۆزە هەتە شعرەکە دوور و درێژە باسیەکات یا کاتێکە تەرمی چوارشەهیدەکە گێڕاوەتەوە بۆ کوردستان شعری بۆ نووسیون لە شعرە توانایکی باشی هەبوو بەڵام ئەم هاتۆ بەشتی تری مەخۆی مەشغوڵ کردو ئیشی تری کردووە زۆر لەسەر ئەوەی زۆر لەسەر نەورۆز ئەڵەن شتی هەیە شتێکم خوێندەوە لەسەری ئەڵێن لە شەوێکە ئەگەر هەڵەنە بەرپرسێکی ئەو کاتە سەردانی کتێبخانەکەی ئەەکە ئەڵەن پێی وتووە کە ئەمە لە چایخانە ئەچێ بەڵام چاشی لێ نییە ئەگەر هەڵە نەبم وتوێتی تۆ ئیشت چییە بە نەجمەدینی مەلاوتێتی من دکتۆری چاوم ئەمانە هەمویان کوێرن من بە خوێندەواری چاویان چاکەمەوە ئەو بەرپرسە پێی وتوە پێی خۆش بکە خەڵک فێری خوێنەواریەکە پێی وتوە گەر هەر شتێکت هەبوو پێم خۆشە یارمەتیت بە موانەوتێتی نە هیچ شتێکم نایە بەڵام بهێڵە لە ئەم ساڵدا با کوردەکان جەژنی نەورۆز بکەنەوە یادی جەژنی نەورۆز بکەنەوە لەسەر و هەموو شتێک و کوردایەتی لەسەر و هەموو شتێکەوە بۆ لەلای کەریم زەند لە یەکێک لە کتێبەکانیە بەڵێ ئەم بابەتە باسەکات من لە کتێبەکە ئاماژەم پێیاوە بەڵێ ئەڵێ زەعیم عومەر عەلی ئەو کاتە کە جێگیری محافزی ئێستا بووە وەکۆنە محافز دابنیشە لە شوێن خەڵک بچێ بۆ لای ئەم بە بەردەوامی بە شارە گەڕاوە ئاماژەکە لە شەویش بووە بەڵێ بە بەردەوامی بە شارە گەڕاوە بەیانیان چۆ سەردانی نانەوخانەی کردووە چوو بۆ مزگەوتەکان شەوان گەڕاوە چاخانەکان شوێنەکان بزانێ ڕەوشی ئەم خەڵکە چییە خەڵک چی پێویستە بەڵام بەداخەوە هەنێ خەڵکی تر ئەم عومەر عەلی بە کەسێکی خوێن مژوو ئەوە ئەزانن لە یەکێک لەو قسانەیە کە بڵێن شەوێکە بێتە خوارەوە بەلای سابونکەرانە کەشتەکەی نوحایەتە خوارەوە غەڵبە خەڵبە ئەمیش وازانێت ئەمە خەڵک کۆبوونەوە کات و باسی سیاست و کۆمەڵشەکە چێتە ژوورەوە ئەو دیمە نابینێت تر لەو دیمەنەیە پارەی بۆ دەرەهێنەڵێ من پێویستم بە پارە نییە شوێنەکەی خۆشتم بیتێ نامەوێت چونکە من ئەم خزمەتە بە خزمە دەزانم هەمی زۆری بۆ خۆشە بێت لە شوێنێکی و سلێمانی کەسێکی ئاوا بێت وەکو مەسەلەی نەورۆزەکەش کەریمزەن باسی ئەوانی نەکردووە کە داوای کرد بە باسی نەورۆز بکەن چونکە ئەم ئامانجێکی هەبووە بە حسابی خۆی زۆر لە نەورۆز گەورەتر بووە چاوکردنەوەی خەڵکی سلێمانی لە نەورۆز گەورەتریش بووە بۆچی چونکە نەورۆز ڕەنگە ڕۆژێک بێت و یادێک بێت و کۆتایی بێت شتێکی لە پشتەوە بێت بەڵام کە کەسەکە خۆی خوێنەوار بوو ئەتوانێت چەندەها نەورۆز دروست بکات چەندەها شۆڕ دروستکە لە نەورۆز گەورەتر بێت مامۆستا ئەمیشە باز لەواکەن کە لەگەڵەوەی کە بەیانێتە شەو قوتابی هەبوو فێری خوێندنی کردو لە هەمان کادا میوانیشی زۆر بۆ مامۆستا ئەڵێ یەکێک لەو کەسایەتیانی کە سەردانی کردووە مەلا مستەفای بارزانی بۆ پێم خۆشە باسێکی ئەوە بکەی کە لە بەرگی یەکەمی کتێبی نەجمەدینی مەلا کە ساڵی 2008 بەڕێستە
هەژدا بە چاپت گەیاندووە باسی ئەوواکەی کە یەکێک لە میوانەکانی مەلا مستەفای بارزانی بووە پێم خۆشە باسێکی ئەومان بۆ بکەین. مەلا مستەفای بەرزان بەڕەحمەت بێ لەگەڵ هەموو ئەو کەسانی کە کۆچی دوایان کردووە بە پاکی ئیشی کردووە بۆیە لە سنووری خۆیان دەریان کردووە لە سنووری شاری خۆیان دەریان کردووە ئەتێ ئەو کاتە دەسەڵاتی حکوومەتی عێراقی وا بووە کە ئەبێت لەو شارە نەویستێ شارێکی تر ئەمیش سلێمانی هەڵبژاردووە بە حکمی خەڵکی دەهستی کە دەستە خەڵکی سلێمانی کەسێکی زیرەکن وریان چونکە پێش ئەوەش جارێکی تر جەماعەتی شێخ لەتیف و شێخ مەحموود ئەمان مەلا مستەفایان گێڕایە بۆ بارزان لە سلێمانیوە چۆ ناوچەی شارباژجەر چۆ بانە و مەریوان لێەوە گەڕایەوە بارزان شۆڕشی کردەوە ئەیزانی خەڵکی سلێمانی کە خەڵکێکی باشن و چاکن و زیرەکن و بەتوانان بۆیە داوای سلێمانی کرد خۆی و 33 کەس لە سلێمانی دەست بەسەر بوون ئەو کاتانەی کە بڵێن کاتێکی بەتاڵی هەبوو سەردانی نەجمەدین مەلای کردووە لەوێ خۆی لە هینەکە بازرگان نەجمەدین مەلا ئەڵێ لای من ڕیاضیاتی خوێن عین بیرکاری بەڵام هەموو شیعرەکانی سعدی شیرازی لەبەر بوو مەلای جزیری لەبەر بوو بە سۆزێکی خۆشەوە کە بێدەنگە بوو یا بێ ئیژە بوو بۆی ئەوتم نەک مەلا مستەفای بارزان حتا برایم و برای مەحمە و فایق بێکەس و هەموو ئەو شاعرانی کە ئەو کاتە ڕۆژیان بۆ دەوریان بووە لە نەجمەدین مەلاوە نزیک بوون بێخود و زۆر معجبەوە بێخود شێخ سەلام و حتا باسی چوارینەکانی شێخ سەلامە کات نەجمەدین مەلا بەڵام بەداخەوە ئەوەی کەوا ئێمە ئێستا باسی ناکەین هیچمان بۆ نەجمەدین مەلا نەکردووە کە ئێستا ڕۆژگارێک بووە دەرگای ئەو واڵا بوو بۆ هەموو ڕۆشن بیرەکە حتا ئێستا مناڵەکانی بڵێن برای مەحمەد و خەڵکەکانی کە لە دەوری نەوەی ئەم شاعیرانن نەیانتوانێت ئاوڕێکی جدی لە نەجمەدین مەلا بنەوە ئەگەر نەجمەدین مەلا کوڕێکی هەبووە سەدە سەڵاتدار وایە ڕەنگە چەندین جار ئەم کتێبە چاپ کرایەتەوە باشە ئەمە بە ماندووبوونێکی زۆر منتوانی چەند ساڵ 10 ساڵ زیاتر هەتا لە 2000ەوە ئیشم لەمەیان کرد 2010 چاپ واتە 8 ساڵ 8 ساڵ بۆ دوو بەرگی کتێبێک بەڵێ بەڵام هەموو سەرجەم بەرهەم و بابەتەکانی نەجمەدین مەلا هەچی بڵاو کردوێتەوە لە ڕۆژنامە لە گۆڤار لە دەستنووسەکانی خۆی من لێرا جێم کردوێتەوە بۆ نمونە هاتم نمونەیەکی شعری حەمدیم هێناوە بۆچی هەمیم نەهێناوە چونکە چاپ کراوە نمونەیەکی شعری بڵێن یەکێک لە شاعیرەکانم هێناوکامیشی لەسەر کردووە هەمیم نەهێناوە ئێستا مامۆستا خەلیل عەبدوڵڵا دەستی خۆش بێت شەوێکی بەکرەجۆی چاپ کردووە لەو کەشکۆڵەیە هەرچی لە شعرەکان هەبوو هێناوێتی بەڵام ئێمە ئەوەمان هین نەکردەوە دووبارە نەکرد تەنها وێنەیەکیمان هێناوە مامۆستا بزام ئەم کتێبانەی تۆ کۆمەڵێکی نووسیوە کتێبەکانت کەن کتێبی نەجمەدینی مەلا مامۆستای نەمر مەلا کاکە حەمەی حاجی سەیفوڵڵا ئیبراهیم ئەمین باڵدار شکۆنامە ئەمانە و چەندین کتێبی ترت تۆ بە چاپ گەیاندووە بزام ئەم سەرچاوانت چۆن دەستکەوت لە 2003ەوە ئیتر چۆن مەلا کاکە حەماڵێت خوێنەواری ئیتر عەشقێکە کە چۆن مێشکتەوە ناتوانین دەست بەرداری بی من حەزم کرد ئەم پیاوانە بە نەوەی نوێ بناسیێنەوە ئایا ئەم پیاوە خزمەتێکی ئەم شاری سلێمانی کردووە ئەتر لە هەج بوارێکا بێت من ئیشم لەسەر کردووە ئەوەی کەوا من زیاتر یەکەم بەرهەم من پێی ناسترام لەناو خەڵکە کتێبێکم دەکرد کۆمەڵی چیرۆکی واقعی بوون ئەسیرینەکانی سەدەی 2004 چاپم کرد تا 2016 ڕۆژ زۆر لەسەر سەدەی 20 چەند کتێبێکی هەیە و بۆ مامۆستا زیاتر تەرکیزت کردوێتە سەر ئەو ڕووداوانەی لە سەدەی 20مان ڕوویاوە لە ناو سلێمانی خۆمان لە دەروی سلێمانی خۆمان کە مرۆڤایەتی سوودی لێ ببینێت کۆمەڵی چیرۆکی واقعی بوون ئەو کاتە لە سلێمانە دوو کتێبمان هەبوو ئەوی دانێکە مامۆستا حەسەن پێنجوونی بوو دانێکیان مامۆستا حەبیب بوو کردبووی بە کوردی بەڵام ئەم کتێبی من هەوڵما ئەم شتانە لە نەفەوتێن یا کەسی نەیکا بە خاوەنی خۆی ڕووداوێکی واقعی بوو لە شوێنێکە داڕشتنەوەیکی جوانم بۆ کرد و ئەم قسە چوارچێوی چیرۆکێکەوە خەڵکێک زۆر سوودی لێبینی بە دەر لەوە ئەنجا هاتم چیم کرد لەگەڵ ئەمانەیە وتم با من کۆمەڵی زانامان هەیە باس بکرێن ئێستا شوێنێکی وەکو گڵەزەردە کە یعنی چەند کیلۆمەتری لە خۆمانەوە دوورە ڕەنگە خەڵک نیوی خەڵکی سلێمانی نەزانن گڵەزەردە چیتایە شێخ حەسەنی گڵەزەردە 300 ساڵ لەمەوە پێش گەورەترین شۆڕشی فەلەکناسی کردووە کاتێک باسی تێکدانی ئەم شارە ئەکرەیەکێک لەو شوێنانەی کە زوو تێکدرا قوتابخانەی فەیسەڵیە بوو شوێنی بازاڕی پێش پرۆگرام باسی ئەوەمان کرد مامۆستا کە
کتێبخانەکەی مامۆستا نەجمەدینی مەلا ڕوخێنرا و باسی ئەوت کرد کە زۆر شوێنی تر هەیە کە ئەگەر بڵم گرنگێکی زۆر زیاتری هەبووە لەوە ڕوخێنراوە پێم خۆشە باسی بکەیت و بزانین ئێمە چی بکەین یعنی چی بکرێ بۆ ئەم شوێنەوارانە خۆمانە لە داهاتەکانی خۆمان چەندین مزگەوتمانە بۆ چەندین حوجری دیا بۆ چەندین کتێبی گەزنووسی تیا بوو بەڵێ ئەمە کە کابرا خۆی مردووە شتەکانیش کۆتایی پێ هاتووە چۆن بیپارێزین ئێمە ئەم دەستنووسانە دووهەم ئێمە چەندین شوێنەوارمان هەیە کە چەندین جیلی ئەم سلێمانی و شوێنەکانی تر تایە سەرکەوتوو بوون کابراایکی عەرەب خواخوای بوو زانایەکی کورد تەنها پێشەکێک بۆ کتێبەکەی بنووسێت ئەمەگە زانای پێشکەوتومان هەبووە خەڵک هەبوو لە ئەفغانستانەوە هاتووە لە خزمەت شێخ حەسەنی گڵەزەردە ئالێرە بەرامبەر خۆمانە لەوێ تەدریسی کردووە هەڵێکە ئەم کتێبم ساڵی ئەوەی لە گڵەزەردە لە خزمەت شێخ حەسەنە تەواو کرد و نووسیەوە خەڵک هەبوو لە بانە و مەریوان و هاتووە بۆ خزمەت ئەحمەدی شێخ لێرە تەنها دابنیشە کتێبێکی ئەو بنووسێتەوە ئێمە نەک تەنها بڵێن کتێبخانەکەی کەشتی نوحی نەجمەدی مەلامان کاول کرد ئێمە مزگەوتی گەورەمان کاول کرد کە گۆڕی کۆمەڵی خەڵکی تیا بوو ئێمە هاتی مەکتەبی فەیسەڵێمان ڕوخان کرد لە 900 دروست کرابوو بە پارەی خەڵکی ئەم شارە دوای کرا بە مەکتەبی فەیسەڵێ دوای کرا بە مەکتەبی تر ئەخیرەن ڕوخانیان ئێستا بازارێک ڕەن کۆمەڵی خەڵک یا چەندین مزگەوتمان هەبوو لەم شارەیە چەندین خانووی جوانی دیێریمان هەبووە ئێستا نوری وەشتێکێک بۆ لەو کەسانی کە مەخانوویکی جوانی هەبووە یەکێک لەو کەسانی تر محافزی کۆنی سلێمانی بووە پاشە ماڵەکەی ڕوخێنرا تەخت کرا ئێستا من برادێکم مامۆستا ڕزگار وتێمە کرێکابی ماڵەکەیمانە ڕوخان وتی چین بە چی نامازە ئەمە ئەم چینە لە ئەمێتە تەواوە بێت چینێکی تر بوو وتی حتا من نزیکی 30 دارجگەرم لە هینەکە دۆزیەوە 30 سەبیل ئەو کە جاران سینەکە وتی نازانتر بۆچی خسبیانە و سەقفە و ئەمانە باشە قەرەنی ناوبووە کۆمەڵە شوێنی ئەم شارە بەداخەوە ڕوخێنراوە مزگەوتی گڵەزەردە یعنی 300 ساڵ زیاتر تەمەنی بووە عەبدوڕەقیب یوسف بەڵێ کە زانیم تێگەدەێ خێرا بەجێبێک لەگە کەریمزەندا چووی ناوێت کە چوینەوێ شۆفڵەکە مزگەوتەکەی تەخت کرد بوو ناچار لەنا ئەو قوڕ و بەردوشتانەیە ئەو حسابە فەلەکیەمان دروست کردەوە کە شێخ حەسەنی گڵەزەردە چۆن پاراستوێتی چۆن ڕۆژ هەڵێ و چلەی یەکەم ڕۆژ یەکەم چلە چەنێ و دووەم چەنێ و زستان چلە لە کوێایە و یعنی ئەم پیاوە ئەمەگە زرنگ بۆ لە گڵەزەردەیە من ئەو کتێبی شکۆ ناوم کە نووسی لەسەر گڵەزەردە باسێکی گڵەزەردەم کردو بە وردی باشە چۆن زانایانی ئێمە هیچ شتێکیان بەردەستانە بتوانیان ئەمە بکەن بەدەر لەوەش ئێمە چەندین کەسایەتی جوانی سلێمانیمان ڕوخانەوە نەکتەر ماڵەکەی خۆشیمان ڕوخانەوە بەداخەوە بۆ بابەتەیە کە ئاماژەی پێکردو کە ئێمە زیندوو کوژی مرد و پەرستیم بەداخەوە مامۆستا من ئەمڕۆ زۆر خۆشحاڵ بووم ینی کاتی پرۆگرامەکە ئەوەنەیە گینا حەزمە کرد من ئەتوانم بڵێم لە شاری سلێمانیشا کۆمەڵی خەڵکمان هەبوو نەسبەتی مەلای خۆشویستوە ئیشی بۆ کردووە بۆ نمونە کۆمەڵی هونەر و وێژەی کوردی توانیان کە دوای بایاننامە 11 ئازار تەرمەکەی نەسبەتی مامۆستا شەماڵ و ئەوان کەسە سەرپەرشتاری پەروەردەیە لەگە کۆمەڵی ڕۆشنبیر و خەڵکی هەموو ئەم شارە جا خۆی نەسبەتی مەلا قسەیەکی هەیە مامۆستا ئەحمەدی بازەکات ئەڵێ ئێستا خەڵک نرخی من نازانێ بەڵام کە مردم لایەکی ئەم شارە دوامەکەوێت دوای کە بردمان بۆ سەری ئەسمەر ئەو هەموو خەڵکە دوای کەوتەوە قسەی نەسبەتی مەلام بیرکەوتەوە بەدەر لەوە پەیکەرێکی بۆ کراوە لە باخی گشتی بەدەر لەوە قوتابخانێک لە بەختیاری ناودراوە قوتابخانەی نەسبەتی مەلا بەدەر لەوە تەلاری نەسبەتی مەلامانەیە هەر لە سابونکەران شەقامێک ناونراوە بەناوی نەسبەتی مەلاوە لە پرۆگرامی خوێندنی کوردی پۆلی شەشە بابەتێکمان ئێستا نەسبەتی مەلا قەبرەکەی لەسەری ئەزمەر و شێوازی کەشتی بۆ دروست کراوە یعنی شتێکی جوانی بۆ کرا بەڵام پێویست بە نوێژەنکردنەوە ئەمان ناکات یعنی کۆمەڵە شتی جوانی چ کرا بوو نەسبەتی مەلا منیش وەکو خۆم ئەو بابەتانم تەبع کرد و حەزم نەکرد ئاوا بچێتە گۆشەی سپاسی وەزیری ڕۆشنبیریەکەی کە ئەو کاتە هەستا بە ئەرکی چاپەکەی و ئێستا ژیوادارم ئەو کەسانی کە فیلمناسی بۆ نەسبەتی مەلا ڕێژن بۆ خانۆکەی ڕێژن بێن ئەو کتێبە چاپکەنەوە گەورەترین وەفای بۆ نەسبەتی مەلا زۆر ڕاستە دەستت خۆشە مامۆستا ئەمڕۆ تۆمان زۆر ئەزیێدا زۆر سوپاس دەکەین زۆر سوپاس بۆ مامۆستا ئاوات ئەبوبەکر بەڕێزیان نووسەر بوون ئەمڕۆ قسە و باسمان کرد لەبارەی ژیان و بەرهەمی نەجمەدینی مەلا تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ